28 ساڵ بەر لە ئێستا لەو ڕۆژەدا ئەمڕۆ یەکی سێە لە خڕی ناوزەنگ هێزەکانی یەکێتی نیشتیمانی بە پاڵپشتی یا بە هەماهەنگی لەگەڵ سەرجەم هێزەکانی بەری کوردستانی ئەو کاتە لە خڕی ناوزەنگ بووین. من لەبیرمە لە ئەو ڕۆژەدا من چوون بۆ خۆمەکو شەخص لەگەڵ یەک ڕەفیقکە مەسەر لە ژیان نەماوە یادی بەخێر چوون بۆ نۆکان و بەشی خوارەوە بۆ سەردانی حزبەکان پاسۆک سۆسیالست پارتی گەلیلیە بۆ کاتە حزبی شوعی سەردانی ئەوانم کرد هەموو پێشمەرگەکانی ئەوانم بینین کەم و زۆر خۆیان دەپێچایە و تفەنگەکانیان ڕێکدەخست و تاقمیان ڕێکدەخست و هەوڵێنەدا پێڵاوی قایم و پزۆوانە و تەرتیبات توشتی خۆیان ئامادە بکەن چونکە لە حوتی سێ قەرار وا بوو زەماوەندی گشتی سەرتاسەری هەرێمی کوردستان بکرێ. پێنجی مانگ لێرە شەید عەلی نەبی و هاوڕێکانی بە فەرمانی کاک نوشیروان دەستیان بە ڕاپەڕین کرد کە زانیان هیچ تر ناتوان ئیداری بوەستن و تەحمل بکەن لەبەر و لای بەعسیەکان ئاشکرا ببوون ئەمان بەڕوویاندا تەقینە و لێرە پەلاماری دایرەی ئەمن و منەظەمات و سەرتاسەرین داویتر میلەتی زوڵم لێکرا و ستەمدیدی ئەو گەلەی ئێمەش بە پاڵپشتی خۆیان خچاندە ناو ڕیزەی کاک عەلی نەبی و هەڤاڵەکانی و ئەو ڕاپەڕینە مەزنە دەستی پێکرد لە ڕانیا. ئەگەر لە ڕووی سیاسیەوە بڵێن ئینسان بێویژدانی نەکا لە ڕووی سیاسیەوە بەشێکی باش لە دەستکەوتەکانمان هاتۆتە دی بەڵام هەرگیز لە ئاستی تەماحی ئێمەدانی وەک کورد هەرگیز من بەش بە حاڵی خۆمە گەر وەکو کوڕێکی ئەو میلەتە قسە لەسەر مەسەلەکان بکەم نەخێر ئێمە دەمانتوانی هەم سیاسەتی زۆر باش هەم هێزێکی زۆر باش هەم ئیدارەیەکی زۆر باش لە هەرێمی کوردستانە پێشکەش بکەین بەڵام بەداخەوە نەوەڵڵا یەکی لەو شتانی کە زۆر ئاستەنگە لە بەردەمی گەلی باشوور یەکێتی و پارتیە یەکێتی و پارتی دوو هێزن هەمیشە دژی یەکن ئەم دوو هێزە ئێستا لە پەرلەماندا لەگەڵ عەلاوی کۆ دەبنەوە هەردووچیان بەزی هەوڵدەن وەزیری خۆیان دابنێن لە باتەوەی بە یەک زمان بە یەک عەقڵ بە یەک سیاست بە یەک بەرداما وەکو کوردی باشوور لەگەڵ حکومەتی عەرەبی شیعە دابنیشن حەقەکانی گەلی کوردستان بسەپێنن بەداخەوە لە ژێربەژێر دەچن داوای وەزیر دەکەن ژێربەژێر دەچن ئەمە دەکەن ئێستا لێ گروپی دروست بۆ بناوی گروپی 15 عەکسی ئەمان بیر دەکاتەوە بۆیە بەداخەوە بوونی یەکێتی و پارتی لەم ساحەدا زەرەدێکی زۆری لە گەلی کوردستان داوە بۆیە یەکێتی و پارتی ئەگەر عقلێتی گونجاوی خۆیان یەکخەن هەرگیز بیست دووبەرەچی نەکەنەوە 100 جار سیاستمان دەچێتە پێشەوە بەڵێ نان نییە ئاو نییە کارەبا نیە ژیان نییە بە خزمەت گوزاری نییە غاز نییە ڕۆژانە بنزین دروست دەبێت کۆڕۆنا ڤایرۆسێکی خەتەرناکی جیهانی لێرە شتێکی زۆر سەرەتایی بۆ دەکرێت وەکو جیهان ئەگەر ڕوومان تێ بکە ڕەنگە زەربەیەکی زۆر گەورەی عەکسی گەلان لە ئێمە بدە لەبەرەوەی کە خەستەخانەکانمان شوێنەکانمان وەک پێویست نین لە ئاستی ئیداری و بەڕێوەبردندا ئەم حکوومەتە نەوتی ناشەفافە گومەرگی داهات و خەرجەکانی هەرێمی ناشەفافە ئەم هەموو زەڕیبەیە ناشەفافە نازانێت چێتە باخەڵی کێوە ئێستا حالین بۆ تۆ قسە دەکەم ئەم مانگەوە خەریکە تێدەپەڕێت تەنها 2000 موچەی وەرگرتووە وەزارەتی پێشمەرگە لەگەڵ تربیە بۆیە ئەی وەزارەتەکانی تر هەرێم داوا دەکا بەغدا موچە نانێری ئەی باشە تۆ پارێ ئەم هەموو نەوت و ئەم هەموو خەرجی و داهاتە چی لێ دەکەی خەرجی و باجێکی یەکجار زۆر لەسەر خەڵک قورس کراوە ئەمە لە ئەنجامی سەقەتی ئیدارەی هەرێمی کوردستانە ئەگەر ئیدارەیەکی باشتر لە هەرێمی کوردستانە بدرێ ئەم حکوومەتە باشتر ڕەفتار بکە کە قەرار بۆ حکوومەتی کاک مەسرور زۆر باشتر بێ بەڵام من تا ئێستا لە حکوومەتی کاک مەسرور دەشتێکی ئەو تۆم نەبینیوە دەستخۆشی پێ بڵێم ڕۆژخۆشم ئامادە کرد بوو کاری زۆر باش بکە زۆر سپاسی بکەم هەر بەڕاستی عەرەبێک بە ئیدارەمام دە ئیدارەیەکی سەرکەوت و سیاسەتێکی سەرکەوت و لە هەرێمی کوردستان بکە بەڕاستی سپاسی دەکەم. پێنجی سێ دەستمان پێکرد ئەو کاتە بەڕەحمەت بێ کاک ئەسعەد سەرپەرشتی دەکردین ئەسعەد ئەحمالی ئاگاداری کردینەوە گەر هەموو بەرمیل و شت بین نەسەر جادە و لە پێنجی سێ دەستمان پێکرد لە مزگەوتی گەورەوە بەرەو مەرکەز ڕۆیشتی لە دوای مەرکەز بەرەو منەظەمە من وەکو زیندانێکی سیاسی من تازە بەرببووم 2 ساڵ بوو سزم بووم برایەکەم ئەدام کرابوو دەورێکی کاریگەرمە و بەڕاستی هەتا کەرکوش گیرا من ناتمە ماڵەوە یعنی بەڕاستی جەماوەری ڕانیە دەورێکی کاریگەری هەبوو بەڵام ئەم حکوومەتە ئەگەر پێک هاتووە بەڕاستی حەقی نەداوە بە خەڵکی جەماوەری ڕانیە حەق وا بوو جەماوەری ڕانیە خزمەتێکی زۆری بکرێت بڵێ نەکراوە خزمەت کراوە بەڵام وەکو پێویست نا حەق وایە ئەو دەڤەرە خزمەتێکی چاشی بکرێ بەڕاستی دەوری کاریگەریان هەبوو لە ڕاپەڕین زۆر جا هومێدەوارم حکوومەتی هەرێم لاگ لە منتیقی ڕانێ بکاتەوە لە حەوزی بیتوێن لە پشتدەر ئەم منتیقا دەوری کاریگەری هەبوو لە ڕاپەڕین و بەخۆ دەزانی بڵێسەی ڕاپەڕین لێرەوە دەستی پێکردووە ئێستێش داوا لەو حکوومەتی دەکەین ئەگەر خزمەت گوزاری بۆ میلەت بکە هەروە بێتەوە میلەتی خۆیەتی میلەت چی دەوێ ئاوی دەوێ کارەبای دەوێ هەروە بێتە پێداویستەکان جادەی دەوێ
شتی خزمەتگوزاری دەوێت ئەو میلەتە بەڕاستی یعنی وەکو پێویست خزمەتگوزاری نەکراوە بۆ میلەتی حەق وایە حکومت یارمەتیشی زۆری ئەم دەڤەرەی بدا بەڕاستی گلەیمان زۆر لە حکومەتەکە حکومەتی خۆمانە ئێمە حکومت ئەو حکومەتە بۆیە بە حکومەتی خۆمان زەنگە خزمەتمان کە ئەگە خزمەتمان نەکە معناوەیە ئێمە ڕاپەڕینمان کرد ئەم حکومەتەکە پێکهاتووە بەرەبوومی ئەو ڕاپەڕینەیە بەڕاستی گە ڕاپەڕین نەبوایە و ئەو حکومەتی کوردستان نەدەبوو ئێستێش داوا لە حکومت دەکەین و لە میلەت دەکەین بەڕاستی هەردووک بەیەکەوە ئێمە هاوکاری حکومەتین ناڵێن هاوکارنین و حکومەت دەبێت هاوکاری میلەتەکەی بکە بە هەموو شێوەیەک لە وڵاتەی ئێمەدا چەندین کەسی بەتوانە هەیە چەندین گەنجی بەتوانە هەیە بەڕاستی کە ئیشی پێ دەکرێت بەڵام لە وڵاتەی مەدا نەگیش پێ ناکرێت بەڵکە هەر ڕێزیشی نییە باشە وەکو هەلی کار دەتوانێت حکوومەت پرۆژەی کشت و کاڵی پرۆژەی وەکو کارگە و مەحمەل و ئەو شتانە لەو دەڤەرەی خۆماندا بکاتەوە زۆر زۆر باشترە یعنی شتمان بۆ هاوردە دەکرێت لە وڵاتی ئێران و تورکیا و سووریا سین و لە وڵاتی نەیدراوسەدا بەڕاستی هەمووی نەخۆشیە باشە حکومەت بۆ نایی کارگەیەک مەحمەلێکی لەو بۆ نمونە لە شاری ڕانیدا دروست بکەی بیکەیەوە کارگەیەک چەندەها گەنجی وەکو ئێمە بێکار و بێ ئیش کە ڕۆژان لەسەر ئەو شەقامانە دەسوڕێنەوە بە دڵێکی پڕخەمەوە ئێوارە دەگەڕێنەوە ماڵەکانیان بۆ نایی چەندەها گەنجی ئاوا دامەزرێنی دەستی شتمان بۆ لە دەرەوە هاوردە دەکرێت ینی بەڕاستی حیفە هەندێک شت دەکرێت حیفە بەڕاستی هەمووی نەخۆشی دەهێنرێت ئەو وڵاتەوە چەندین گەنجی بەتوانەمان هەیە چەندین جوتیار و چەندین ئاژەڵداری بەتوانەمان هەیە کە دەتوانن پرۆژەی زۆر زۆر گەورە بکەن بەڵام چێ بیکات هیچ کەسێک لە وڵاتیدا کەس ناتوانێت خۆی بەڕێوە بێت بۆ کەس ناتوانێت بژێت ئەگەر حکومت هاوکاری نەکات چ دەکەی بۆ نمونە فەرمو سەیری ئەو دەربەند و ئەو بەحری دەبێت ڕانی بکە ئەگەر حکومت ئیتیمامی پێ بدا حکومت یعنی گوێی پێ بدا بە باوەڕکە زۆر خۆشتر دەبوو لە ئیتاڵیا و لە ئەستەمبوڵ و بەڵام بەڕاستی بەداخەوە ئەوانە بان قەست دەتوانین بڵین بان قەستی جووا دەکەن چونکە دایان هەوێ گەنجی هەرێمی کوردستان ئەو گەنجانەی کە دەرچووی زانکۆکان و پێشکەوتون دەیان هەوێ پێش نەکەون فەرمو شتێکت بۆ دەکا هونەرمەندێکی تورک دێنێ بە مەلایەن دۆلاریان بۆ سەرف دەکرێت گەنجی پێ هەڵدەخەڵەتێنرێ فەرمو گەنج ڕادەکێشە کاکە ئێران و تورکیا بە گەنجی مە خەنی بوون بە گەنجی مە خەنی بوون بە ئابووریانەوە خەریکە بەرزەبێتەوە بە گەنجی ئێمە دەچێت ناچارە کاکە چ بکە دەچی ئەو دەربەندەی جێت نێدانیشی لەبەر پیسایی و لەبەر ئەو خۆڵ و خاشاکەکە فرۆ دەدرێ یعنی بەڕاستی بەداخەوە نازانی پێ گلەی و گازندە ئەوەندە زۆرە ئەگە هەتا بەیانی دانیشی بڵێ ئێستا کۆتایینە بەڕاستی بەداخەوە بۆ حکوومەت ئێرەمی کوردستان کە دوای 29 ساڵ حکومڕانی ئێستا گەنجێکی وەکو من گلەیی بکات لە مافێشی هەرە سەرەتایی خۆی نازانی لەوەی سیستەمی حکومڕانی لەوەی دواکەوتوتر بۆ کوێ نازانی بەڕاستی